سلااوتان لێبێ بینەرانی خۆشەویستی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی ئاسۆی بەرابەری وەکو ڕەواڵی هەموو هەفتێک ئەمڕۆژ جارێکی تر دەبمە میوانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەم بەرنامەیە. بابەتی بەرنامەی ئەم هەفتەمان هاوسەرگیری زۆرم لێی منداڵانە کە بۆ باسی زیاتر لەسەر ئەم بابەتە داوامان کردووە لە هاوڕێهاتاوی عەبدوڵڵاهی ڕۆژنامەنووس و چالاکی مافی ژنان کە لەم بەرنامەیە لە ڕێگەی سکایپەوە بەشداروێ. فەرموون ئێوەش تا کۆتایی لەگەڵمان بن. هاوڕێهاتاوم کاتت باش و زۆر بەخێربی بۆ ئەم بەرنامەیە. سلااوڕێزمێ بۆ ئێوە بۆ بینەرانی بەرنامەکەتان سپاس بۆ دەرفەتێکە بە منتاندا. هەروە سلااوڕێزمێ بۆ هاوڕێیانی کە زەحمەتی پشکامەراکەش. بەڵێ زۆر سپاس دەکەم هاوڕێهاتاو جارێکی تر بەوەی کە بەشدار بووی لەم بەرنامەیە. خۆتان نزانن کە ئامارێک بڵاوە بوو کە لە یەک ساڵی ڕابردوودا 27,000 هاوسەرگیری منداڵان ڕووی داوە. هۆکارەکەی چییە کە لە یەک ساڵدا ئاوا ڕێژەکەی بەرز بووتەوە بەڕایەوە؟ ئەگەر بمان هەیە بپڕژێنە سەر ئەوەی کە پێشتر دەبێت پێناسەیەکمان هەبێ لە هاوسەرگیری بە زۆرەملەی مناڵان واتە جۆرێکە لە فرۆشتنی مناڵان لە ڕادەستکردنی مناڵان بە کەسانێکی پێدۆفیل کە تەجاوزیان پێ دەکەن. واتە ئەمە نەک هاوسەرگیری جۆرێکە لە دەستدرێژی بۆ سەر جەستەی کچێکی تەمەەن ژێر 18 ساڵ کە هێشتا لە هەموو کۆنوانسیۆنە نێونەتەوەیەکانە وەکو مناڵ سەیری ئەکرێ. ئەگەر بمان هەیە پڕژێنە سەر ئەو دیاردە قیزەونە کە لە ژێر پێستی هەموو کۆمەڵگایەوە تەنانەت وای لێ هاتووە کە لە ئێستادا بە تایبەتی کە بارودۆخی ئاوری خەڵک زۆر نالەبارە لە گوندەکانی نزیک پێتەختی ئێرانیش هەتا ڕوئەدا. ئەمە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە کچان بە تایبەتی ئەلبەتە ئەم دیاردەیە لە زۆرێک لە وڵاتان بە تایبەتی وڵاتانی ئیسلامی کە بە شەرع و ئاین جەستەی کچێکی 9 ساڵان و ژێرتەمەن بە ڕەوایی دەدەن بە دەستدرێژی بۆ سەرجەستەی زۆر لە وڵاتان دەگرێتەوە. بەڵام لە ئێستادا وڵاتێک کە زۆر بەرو هەڵماڕاوایی خەریکە و کاراکاوە مێژوویەکی دوور و درێژی هەیە و تاوانە ئێرانی ژێر حاکمیەتی کۆماری ئیسلامیە کە لە دوای هاتنە سەرکاری ڕژیمی کۆماری ئیسلامی بە سەرۆکایەتی خومینی خوێنڕێژ ئەم دیاردەیە ڕۆژ بە ڕۆژ خەریکە پەرە دەستێنێ. ئەگەر بمان هەبێ باز لە ئەو معزەلە ئەو دیاردە قیزەونە بکەین ئەگەڕێنەوە سەرەوەی کە ئێرانی ژێر حاکمیەتی ئیسلامی لە سێر دەسەڵاتی کامە حاکمیەت و سیستمدایەوە کێگەل خەریکن ئەوانەکانی ئەم دەسەڵاتە ئەڵێنەوە تەسویب و پەسەندیەکەن. هەرەوەی کێ مازانین خومینی لە یەکێک لە کتێبەکانیدا دەنووسێ ئەگەر کچێک ژێر تەمەنی 9 ساڵ بوو 9 ساڵ ڕەوایی ئەزانێ بە دەستدرێژی بۆ سەری لە ژێرناوی مارەیی و زەواجەوە. ئەگەر دەڵێ هەتا ئەگەر ژێرتەمەنیش بێ جەستەی حازر نێ بۆ دەستدرێژی بۆ ئەوەی کە سێکسی لەگەڵ بکرێ، بەڵام پیاو دەتوانێت لەمسیکە حتا باز لەوە دەکا ئەوەندە قیزەونە بیرۆکەی ئەم مرۆڤە جەلاد و دژە مرۆڤە کە تا بە ئێستاکەش خەڵک تاوانی بیرۆکەکانی ئەدەنەوە لە کۆمەڵگای ئێران. ئەڵێ حتا من کچێکی شیرە خۆرەش دەتوانێت بۆ مەیلی جنسی کەڵک لە جەستەی وەربگیرێ بەڵام ناتوانێت ڕاستەوخۆ دخول ئەنجام بدرێ. وەختێک تۆ لەناو سیستمێکدا دەژی کە حاکمیەتەکەی دەسەڵاتەکەی ڕەوایی ئەدا بە دەستدرێژی بۆ سەر جەستەی کچێکی 9 ساڵان و جەستەی ژن تەنیا بە ئەبزارێک دەبینێ بۆ دامرکانەوەی هەستی سێکسی پیا و بێگومان لەو دەسەڵاتەدا یاساگەلێکی لە ژێر چاودێری کەسانێکی وەکو خومینی و ئەوانەی کە لە بیرۆکەی ئەو نزیکن تەسویب بۆ پەسەند کراوە. ئێمە یەکەم شتێک کە دوێ ڕوخانی ڕژیمی پەهلەوی هەرچەند ئەویش بە جۆرێک لە جۆرەکان هەمیشە تاوانبار بووە بەرامبەر بە یاسا بەرامبەر بە ماف و ئازادیەکانی ژن، بەڵام یەکەم شتێک کە کۆماری ئیسلامی هێنای هەڵی وەشاندەوە یاسای پشتیوانی بنەماڵە بوو. ئەو یاسایە ماوەیەکی زۆر بە هەوڵ و هیمەتی چالاکانی دەرەوە کۆنوانسیۆنە نێونەتەوەیەکانێنان تەمەنی زەواجی کچانیان کردە 18 ساڵ وەوتیان ئەگەر بنەماڵەکان ڕازی بن تا 15 ساڵیشە. کۆماری ئیسلامی هێنای سەرەتا ئەمەی هەڵوەشاندەوە چونکە بە بڤەی دەزانی بۆ سەر شەرع و ئاین و ئاخوندەکان و مەلاکان مەلامێشک بووگەنەکان هێنان هەڵان وەشاندەوە تەمەنی زەواجیان کرد بە 9 ساڵ. لە ئێستادا کە ئاماری زەواج کە هیچ بڵند دەستدرێژی بۆ سەر کچان لە ماوەی ساڵانی ڕابردوودا بە تایبەت تا ساڵی 96 یەکجار زۆر بووە، حتا تەمەنیان لە ژێر 10 ساڵ بوو. یعنی تۆ حساب کە 15,000 کەس لە ژێر تەمەنی 10 ساڵەوە زەواجیان لە ژێر ناوی زەواجەوە تاوانیان بەرامبەر کراوە. ئەمە دەگەڕێتەوە بۆ ئەو یاسا پەسەند کراوە کە لە ژێر حاکمیەتی دژە مرۆڤ و دژەژنی کۆماری ئیسلامی خەریکە پەسەند دەکرێت و ڕەوایی ئەدا بە دەستدرێژی بۆ سەر کچان و ئەم کچانە لە هەموو
لە هەموو مافێکی ئینسانی بێبەرین چونکە دەکەونە بەر دەستی کەسانێکی پێدۆفیل، کەسانێک کە هاوبیرۆکەی خومینین و کەسانێکیش کە بەداخەوە بنەماڵەیانن، دایک و بابیان ئاستی وشیاریان کەمەوە لەو سیستمەدا تەغزیە کراون، پەروەردە کراون و لە بداخەوە لە بواری ئابووریەوە کێشێکی زۆریان هەیە و ئەم کچانە لێرەدا خەریکن باجی ئەو تاوانە قیزەونە ئەدەن وە کۆمەڵگاش خەریکە باج و تاوانی ئەداتەوە. کێشە هەرە گەورەکەیەوەیەکە کۆماری ئیسلامی بەدرۆ و واژۆکەری کۆنڤانسیۆنی نێونەتەوەی مافی مناڵانە، بەڵام تا بە ئێستا کەش کۆنڤانسیۆنی نەهێشتنی زەواجی مناڵانی ژێر 18 ساڵی پەسەند نەکردووە و ئەمە جۆرێک لە پارادۆکسە، چونکە وەختێک تۆ ڕژیمێک حتا ئەگە دیکتاتۆرش بە کۆنڤانسیۆنی نێونەتەوەی مافی مناڵان و یونیسف واژۆەکە بێگومان کچێکی تەمەن ژێر تەمەن 18 ساڵی دەکەوێتە نەو خانەی مناڵانەوە. ئەمە خۆ جۆرێکە لە بێمافی لەوەی دەستێژی دەکرێتە سەر، لەوەی کە تەجاوزی پێدەکرێت ڕەوایی پێدەدرێت لە ژێرناوی زەواجی زۆرەملێەوە بە زەواجی ژێر تەمەنەوە. ئەمە جۆرێ لە پارادۆکسە. گەورەترین کێشە لە ئێران نەبوونی ئامارە. هاوڕێک گوڵناز، ئێمە لە ساڵانی ڕابردوودا ئەو ئامارانەی کە ئێمە دایان بینین لەلایەن زۆریان لەلایەن کەسانێک کە خۆبەخش کارەکەن بە شێوەی خۆڕسک بڵاوکراتەوە، زۆریان لەلایەن دامدەستگاکانی ڕژیمەوە چونکە ناتوانن کۆڵی لێ بکەن، چونکە دیاردەکە ئەوەندە زۆرە ئەوەندە قیزەونە ناتوان بشانە بە تایبەتی بەهۆی ڕەسانە. بەڵام ئێمە کەسانێکمان هەیە کە لە ناوچە دوورە دەستەکاندان لە هەموو مافێکی ئینسانی بێبەشن، هیچ بژانەوەیەکی ئابووری لەناو کۆمەڵگاکان لەناو دووربەرەکانی و بژانەی کللتوریشیانی و ئەوانە لە خەفادا خەریکن. ئەو کچانە ئەزمموی هەموو زۆرە توند و تێژی و تەجاوزێک دەکەن لە ژێرناوی مارەی و زەواجی ژێر تەمەنی 18 ساڵ بۆ بەداخەوە ئەگەڕێتەوە بۆ سیستمی کۆماری ئیسلامی، بۆ هاوبیرەکانی خومینی جەلاد و خوێن ڕێژەکەی جەماران کە وەکو خومینی بیرەکەنەوە و داڕێژەر و دامەزرێنەری ئەو سیستمە دژە مرۆڤە کەدا بە ئێستاکەش خەریکە هەموو ماف و ئازادیەکانی تاک بە تاکی کۆمەڵگا بە تایبەتی ژنان ئەخاتە ژێر پێوە هەموو جۆرە بەرەو هەڵماڕاوی، هەموو جۆرە بێمافیەک حتا دەستدرێژی بۆ سەر کچێکی ژێر 18 ساڵ لە ژێرناوی زەواج بە ڕەوایی ئەزانێ. ئەمە دەگەڕێتەوە ئەو سیستمە دژە مرۆڤە بۆ مەلا مێشک بۆ گەنانە و بە کۆمەڵگایەک بەداخەوە ناوەشیار کە ساڵهای لەو سیستمە تەغزیا کرێت. بەڵێ زۆر سپاس هاوڕێ هەچاو. لەناو قسەکانتانە زۆر پرسیار دروست بوو، بەرەبەرە پرسیارەکانم بۆ دروست بوو کە دوایی ئەچمە سەریان. پرسیارێک باسی ئەوەتان کرد کە کۆمەڵگایش دووچاری ئەم کێشە ئەبێت کاتێک هاوسەرگیری منداڵان زۆر بێت، زۆر مشکلات دروست هەبێت. یەکێک لە ئاکامەکانی دەتوانێت تەلاق بێت، هەرچی هاوسەرگیری منداڵان زۆرتر بێت تەلاقەکە ڕێژەکەی زۆرترە. ڕاتان چیە لەسەر ئەوە؟ بێگومان هەر بە پێی و ئامار و داتانەی کە لە خودی ناوەندەکانی سەر بە ڕژیمەوە بڵاو کراوەتەوە، زۆرێک لەو کچانە کە لە ژێر تەمەنی 15 ساڵ واتە 13 ساڵ و 12 ساڵ ڕەوایی درا بە دەستدرێژی بۆ سەریان و خستراونەتە ناو ژیانی هاوبەشەوە لە تەمەنی 15 ساڵ و 16 ساڵ، زۆریان لەگەڵ مناڵ، زۆریان بەبێ مناڵ جیا بوونەتەوە. و کاتێک لەناو کۆمەڵگایەکدا بە تایبەتی ئەو کچانە کە لە ژێر تەمەنێکی زۆر کەمەوە دەستدرێژیان بۆ سەرەکرێت، کۆمەڵی قەیران و ئاسەواری دژە مرۆڤ بەرەو ڕوویان ئەبێتەوە قەرەبووکردنەوەی زۆر زۆرە وەکو خەمۆکی، وەکو ئەوەی کە ئەمان لە دنیای مناڵیان دوورەکەونەوە، لە پرۆسەی سیاسی و ئابووری دوورەکەونەوە، ناتوانن هیچ بژانەوەیەکی و هەلی کارێکی لەباریان بێ لەبەرەوەی کە لە خوێندنیش بێبەشە بن. بۆیە ئەمانە کاتێک تەنیا ئەبن و جیابنەوە هیچ سەربەخۆیەکی ئابووریان نییە و تا ئەو ڕادە ئاستی تونند و تیژیەکە بەرامبەر ئەوان زۆر بووە کە سەرڕای ئەو کە لە بنەماڵەیەکی فەقر و لە بنەماڵەیەکە فەقری فەرهەنگی و وشیاری فەرهەنگیان بووە دراون بۆ کەسانە بەو ئینسانانەی کە بەڕاستی من وەکو پێدۆفیل لاوێن دەبم لەگەڵیان ژیانی هاوبەشیان پێکێناوە، حتا ڕازین ئەوەندە ئاستی تونند و تیژیەکە زیاد بوو کە لەو ژیانە بێنە دەرێ بگەڕێنەوە بۆ لای بنەماڵەکانیان و ئەمان هیچ سەربەخۆیەکی ئابووریان نییە، وەکو کەسێک کە تاکێک بتوانێت لەسەر پێی خۆی ڕاوەستێ ناتوانێت لەو کۆمەڵگای زۆریان تووشی هەڵاتن دەبن، تووشی کەسانێک لە باندی مافیاکانی سێکسفرۆشی ئەبن، زۆریان تووشی ئێعتیاد دەبن بەوەی ئەو خەمۆکیەوە بەلاڕێدا ئەڕۆن و ئەم معزەلی تریش بە ژیانیان ئەوە دەبێت. بۆیە وەختێک لەناو کۆمەڵگادا تۆ لەگەڵ تاکێک بەرەو ڕوویکە ئەم تاکە خەمۆکی هەیە لە بواری ئابووریەوە سربەخۆی نییە، لە هەلی کاری بژانەوەی ئابووریدا ناتوانێت بەشدار بێ، وەختێک لەگەڵ تاکێک بەرەو ڕوویکە
ڕووخاوە لە بواری مرۆڤیەوە هەموو ڕوح و ڕەوانی ڕووخاوە بێگومان ئەم دیاردەیە دەخۆ دەخزێنێتە ناو هەموو جمگەکانی کۆمەلگاوە ڕێژەشیان یەک و دوو سێنیە یەکجار زۆرن و کۆمەڵی دیاردەی تر وەکو خۆکوژی وەکو تونند و تیژی وەکو ئەمانە کەسانێکن کە ساڵها تونند و تیژیان بەرامبەر کراوە و بێگومان بەرهەمی تونند و تیژین و ناتوانن بە شێوەیەکی نۆرماڵ ژیان بکەن خەمۆکی تونند و تیژی دەستێژی باندە سێکسۆژیان کۆمەڵی دیاردەی تر کە بە شێوەیەکی هەڵقەیی بەیەکەوە خەریکن کارەکەن و ڕێشەکەشی دەگەڕێتەوە بۆ ئەو ڕژیمە دژە مرۆڤ بەرەوروی کۆمەلگا دەبێتەوە کۆمەلگا بەرەو نەخۆشیە بە بەرەو داڕمان ئەبە لەبەرەوەی کە ڕۆژ بە ڕۆژ پەرە دەستێنێ ئەمە وەکو نەخۆشیەکی واگیردار وایە کە کۆمەلگا تەنێ و کۆماری ئیسلامی ساڵهایە ئەوە دەفێتی چونکە تا قەیرانەکان لەناو کۆمەلگادا زۆر بن تا دیاردەکان زۆر بن تا خەڵک بۆ قەیران و دیاردانەوە سەرقاڵ بن کۆماری ئیسلامی قازانجی لێ دەبینێ لەولا خەریکی سەپاندنی خۆیەتی خەریکی گەندەڵیەکانی خۆیەتی خەریکی ئەو پیلان و ئەو هەموو بیرۆکە قیزەونەی خۆیەتی کە ڕۆژ بە ڕۆژ خەریکە خەڵکەکە زەرەریە بینە بەس بێگومان ئەم ڕێژەی تەلاقە چێتە سەر هەم خەمۆکی لە ناو کۆمەلگا هەم خۆکوژی هەم دەستدرێژی هەموو جۆرە تاوانێک بەرامبەر بوانە دیسان ئەکرێتەوە ئەوانیش بەرامبەر بە کۆمەلگا بەدبین دەبن خۆشەویستیان لە دەست ئەدەن هەستی مرۆڤیان نامێنێت تۆ چۆنی چاوەڕوانی لە مناڵێکێ لە ژێر تەمەنی 13 ساڵ و 12 ساڵ و 2 ساڵ لە ژێر ناوی مارەی زەواجەوە دەستدرێژی بەرامبەرەکرێ گەورەترین تاوان بەرامبەر بەژنێ تونند و تیژی دەستدرێژێ چۆن چاوەڕوانی لە مرۆڤێکی ئاوا هەیە بە شێوەیەکی نۆرمال هەرسوکەوت کا خۆشەویستی لە ناو دڵیدا بمێنێ بەرامبەر بە تاکو بە کۆمەلگا بۆیە بێگومان هەمووی بە شێوەی ئاڵقەی خەریکە لەو کۆمەلگایە زیاتر ڕۆژ بە ڕۆژ زیاتر پەرە دەستێنێ و کۆمەلگاش تووشی نەخۆشی و داڕمانەکە و بێگومان شۆندانەری زۆر نەرێنی تریشی هەتارەوەی کە من باسم کرد لەسەر کۆمەلگا هەیە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ هەتاو دەتوانین بێژین لەسەر کۆمەلگا دەتوانێت ئەوەی کە ژنان لەژێر ناوی ناموس دەکوژرێن یەکێتری لە هۆکارەکانی بە زۆر بەشودانی کچان بێت لە تەمەنێکی خوارەوە هەر چەند ڕۆژی گوزەشتە نمونەیەکمان بوو لە شاری دێگولان کە لە 12 ساڵگی و بەشودرا بوو لە 18 ساڵگیە لەلایەن بنەماڵەکەیەوە لەژێر ناوی شەرەف و ناموس کوژرا و خۆشی منداڵێکی 18 مانگەی بوو ئەمە یەکێتری لە ئاکامەکانیە ئێوە ڕاتان چی لەسەرەوە کە پێتان وابێ قەتڵی ناموسی بڕێکی لەسەر بە زۆر بەشودانی منداڵان بێت بێگومان کاتێک لە ناو بنەماڵەیەکدا بنەماڵەکە ئاستی وشیاری کۆمەڵایەتیان بەداخەوە بەهۆی فەقری ئابوووریەوە ئەمیش کۆمەڵێک دیاردەی ترە دەستی داوەتە دەستێک کە بنەماڵەیەک بۆ شێوازە هەڵسوکەوت بکەن کە ئەو بنەماڵە خۆی بنەماڵە قوربانی تەغزیەی سیستمە کاتێک تۆ باز لە تونند و تیژی لەو معزەلاکەین هەر معزەلی هاوسەرگیری بە زۆرە ملێت مناڵانی ژێرتەمەن لە سیستمەوە دێتە ناو کۆمەلگا لە کۆمەلگا بۆ ناو بنەماڵە ئیتر ڕاگەیاندن و هەموو ئەبزارەکانی دەسەڵات هەموو هەوڵەکانی دەخاتە گەڕ ئەو کۆمەلگایە ئەم بنەماڵە خۆی وەکو یەکەیەکی بچووکی کۆمەڵایەتی قوربانی ئەو سیستمەیە کاتێک لە ناو بنەماڵەیەکدا بنەماڵەکە ئەستی وشیاری ئەوەندە کەمە کچێکی ژێرتەمەنی 18 ساڵ ژێرتەمەنی 14 ساڵ و 15 ساڵ دەنێرنە ماڵی ئینسانێکە دەیخەنە کۆمەڵێک بەرپرسیارەتی قورسی ژیانی هاوبەشەوە بیر بەوە ناکەنەوە کە دەستدرێژی بەرامبەر بە کچەکان دەکرێت چونکە ئاستی وشیاریان لە خوارەیە بێگومان ئەو بنەماڵە کاتێکە و کچانە دەگەڕێنەوە ناتوانن لەژێر کۆیلەی و لەژێر بەردەی ئەو ژیانەدا چیتر تحمل ناکەنەوە بەداخەوە دەگەڕێنەوە ناو بنەماڵە ئەو بنەماڵانەش زۆر جار بووە بەڵێ هەر ڕۆژی ئێمە دوو ڕۆژی ڕابردوو بینیمان کە ئەو کچە لە دێولان بە شێوازێکی زۆر نامرۆڤان لایەن براکەیەوە جستەی سڕدرایەوە بەدەیان نمونەی لەو جۆرەمان هەیەکە کچانێک بوون کە نانویستووە لەگەڵ هاوسەرەکانی ژیانی هاوبەش پێبێنە ڕایان کردووە لە ماڵەوە دۆزیویانەتەوە کوشتویانن چونکە یاسا هیچ بەرپرسیارەتێکی نییە بەرامبەر بەو ژنانە و یاسا خۆی هۆکارە بۆ کوشتن و قەتڵی ناموسی تۆ لە ناو سیستمێک دایکە سزای ئیسلامی قەتڵی ناموسی بەربارانی تێدایە بۆیە ئەگەر بابێک ئەگەر برایەک ئەگەر کەسێک لە ناو کۆمەلگا حتا جیرانێک حتا پیاوێک ئیزن بەخۆی ئەدا کە ژنێک لە ژێرناوی قەتڵی ناموسی کە ژن کوژیە بەڕاستی نەک ژێرناوی قەتڵی ناموسی جەستەی بسرێتەوە پشت بۆ یاسایە ئەبەستەوە بێگومان ئەو بنەماڵانەش بڵێ بێگومان دیاردەی وتم دیاردەی بێجگە لە خۆکوژی و دەستدرێژی و باندە مافیەکان و دیاردەی قەتڵی ناموسی کە یەکجار زۆرە نمونەیەک یەکجار زۆرمان بووە کە کچانێک لە ژێر تەمەن بە شودراون و نەیانویستوە لەو ژیانەدا بمێنەوە بەداخەوە کە گەڕاونەتەوە لەلایەن
کەسانی دەرەجەیەکی بنەماڵەوە یا کوژراون یا هەموو ئازادیەکانیان بەرتەسک کراوە وەکو کۆیلەیەکی تر لە ژیانیاندا ویان لێ کردوون حتا خۆشیان پوژن کە ئەوش بە کوشتنی قتڵی ئەمدی دەوڵەتی ئەتوانین حتا قتڵ ناموسیەکان لە ژێر ناوی ناموس ئێمە بە قتڵی ئەمدی دەوڵەتی ئەتوانین ناوێن برین چونکە کۆماری ئیسلامی وای کردووە کە لەناو ئەو سیستمەدا پیاوەکان ئیزم بچوو پیاوەکانش لەو کۆمەڵگایدا قوربانی ئیزم بەخۆیان بدەن لە ژێر ناوی ناموس جەستەی مرۆڤێک بسڕنەوە چونکە پشت بۆ یاسایانە ئەبەستن کە خەریکە بەرگریان لێکا بۆ سزای ئیسلامیانەی کە کۆماری ئیسلامی خۆی پەسەندی کردن بەس بێگومان بڵێ قتڵی ناموسی کوشتنی ژنان لە ژێر ناوی قتڵی ناموس یەکێک لەو دیاردانەیە کە لە زۆر جار لە ئاکامی جیایی یا ئەوەی کە کچێک نەویستووە کاتێک بە زۆر بەشودراوە لە ژێر تەمەن لەو ژیانەدا بمێنێتەوە بێگومان بەرەوەی تونند و تیژی زیاتر بووتەوە لەلایەن کۆمەڵگا لەلایەن بنەماڵە و هەرەوەی کە بینیمان دوو ڕۆژ لەمە بەر ئەو کچە مناڵە بەدەستی براکێ بەداخەوە گیانی سەدرایەوە تا ئەو ڕژیمە لەسەر کار بێ ئەمە یەکەم جار و دووەم جار و سەدان جار تیکرارە بێتەوە ئەو پرسە چونکە کۆماری ئیسلامی هۆکارە بۆ ئەوەی کە ژنان و کچان لەو کۆمەڵگەیە لە ژێر ناوی قتڵی ناموسی لە ژێر ناوی ئەوەی کە ئازادی ئینسانیان وەربگرنەوە دەکوژدێن ڕەوایی ئەدا بۆ کوشتنانە بە سڕینەوەی جەستەی مرۆڤ بە تونند و تیژیەکان بێگومان تانەمانی ئەو ڕژیمە ئەو دیاردە و مەزەلانە هەر بەردەوامن چونکە کۆماری ئیسلامی خەریکە قازان جەبینە لە دیاردەکان. بەڵێ زۆر سپاس هاوڕێ هەتاو دەتوانین بێژین ئەوەی کە ئێستا بۆ نموناگەر کچێک لە تەمەنێکی خوارە بە زۆر ئەیدەن بەش و دواتر ئەوێ لەم کەسە جیا بێتەوە بنەماڵەکەی قبوڵی ناکەن کۆمەلگا قبوڵی ناکە ڕووەکە لەوەی کە خۆی ڕزگار بێ بەڵام لێرەدا گیرۆدەی مادە هۆشبەرەکان دەبێت ئێمە بینیمانە لە هەواڵەکانەوە دیشتمانەکە لە هەواڵەکانە باسیەوەکەن کە کچێک لە پارکەکان دەمێنێتەوە بە ناوی خۆیان کچانی فەراری ئەمانە خۆی یەکێتر لە معزەڵاتی هاوسەرگیری کچانە کە لە تەمەنێکی خوار بە زۆرم لێ ئەدرێن بەشوو ئێوەڕاتان هەیە لەسەرەوە یان بڕمە سەر پرسیارێکی تر. بێگومان من لە سەرتاشەوە باسم کرد زۆرێک لەو ژنانە لەو کچانە لەبەرەوەی کە لە بنەماڵەیەکی لە بواری کللتوریەوە فەقیر بوون کە دراون بەشوو لە ژێر تەمەن هیچ هیوایەکیانێ بگەڕێنەوە بۆ ناو بنەماڵەکانیشیان وەکۆی کە دەبینین دایان کوژن بە زۆردایان نێرنەوە حمایەتیان لێ ناکەن پشتیوانیان لێ ناکەن چونکە بەڕاستی لە بواری ئابوووریەوە داڕماون و ناتوانن حتا ئەوەندە تەریک کەوتونەتەوە حتا چاولێکردنی کۆمەڵگا کاتێک کە کتێک دێتەوە ناو بنەماڵیان دەڵێ زەواجی کردو تەلاقی وەرگرتە سیر بکەن ئەمانە زۆریان ڕادەکەن بۆ شارە گەورەکان وەکو تاران زۆر جار ئەو کچانە لەلایەن سپای پاسدارانەوە و ئێمە نمونەیەکی یەکجار زۆرمانەیە بەکار دەبردرێن بۆ مادەی هۆشبەر بۆ کڕین و فرۆشی مادەی هۆشبەر تەجاوزیان پێ دەکرێت وەکوبان بەکاریان دێن حتا لە ناو زیندانەکانی کۆماری ئیسلامی ئەمانە بەکاردێنن هەم مەوادیان پێدێن و دەبن مادەی سڕکەریان پێدەفرۆشن وەکو دەڵاڵی مادەی سڕکەر کەڵکیان لێوەردەگرن و هەم تەجاوزیان پێ دەکەن وە کارێکەکەن کە ئەو کچانە بۆ هەتا نەتوان بگەڕێنەوە ناو ژیانێکی تەندروست و ژیانێکی ئارام کە تێدا بژین وە زۆریان تووشی معزەلی خۆکوژی ئەبن بێگومان ئەوان من لە سەرتاشەوە باسم کرد زۆریان دیاردە کۆمەڵایەتیەکانی ناو کۆمەڵگای ئێران هەمووی وەکو بازنا وەکو هەڵقەیەک لە ناو یەکدا تەندراوەوە تا هەمووی بەیەکەوە ناتوانێت هیچیان بەبێ هیچیان باسی لێوە بکەیت چونکە هەمووی ڕیشەکەی دەگەڕێتەوە یەک بۆ سیستمی کۆماری ئیسلامی دوو بە تایبەتی لە مەسلەی هاوسەرگیری مناڵان دەگەڕێتەوە بۆ فەقری ئابووریەک کە بنەماڵەکان تێدا سێژ ئەوەیە کە لەناو کۆمەڵگەیەکدا کە ئەو هەموو دیاردەی هەیە تۆ کاتێک کچێک بەو شێوازە دەستڕێژی بەرامبەر دەکرێت بنەماڵی پشتیوانی لێناکە کۆمەڵگاش لەوانەیە بە شێوازێکی زۆر باش پشتیوانی لێنەکە تووشی خەمۆکیە بێ کاتێک تووشی خەمۆکی بوو تووشی مادەی سڕکەرە بێ کاتێک کە تووشی مادەی سڕکەر بوو پارەی پێویستە و دەگەڕێ لەناو شارەکان لەناو کۆمەڵگای ئێمەشدا بەداخەوە هەموو خەڵکیش ئەوە باشە زانێ خودی سپای پاسداران یەکێک لە باندە مافیا گەورەکانی دنیاە بۆ مادەی سڕکەر لەناو ئێرانیش هەڵقەیەکی یەکجار زۆری هەیە و دەگەڕێ بەدوای ئەو نیچرانەداوە پەیدایان دەکەن و زۆر جار بووە کچێک لەبەرەوەی کە لە خیابان بووە گرتوویانە بردوویانە فیلمیان لێ هەڵگرتووە هەر ئەم فیلمە بووە بە گوشار بوو ئەوەی کە تۆ یا ئەم فیلمەت لێ بڵاوەکەینەوە یا تەحویلی بنەماڵەکەت ئەدەینەوە یا دەبێ بەکارت بێنین بۆ فرۆشتنی مادەی سڕکەر و بۆ ئەوەی کە تۆ لە بواری ئەوەیەوە وەکو کرێکارێکی جنسی کار بکە یعنی ئەمە شتێکە کە حاشا هەڵنەگرە لەناو کۆمەڵگای ئێران زۆرێک حتا 80% خەڵک وازانە بۆیە بەڵێ تووشی معزەلی
سێکس فرۆشیە بن، تووشی معزەلی مادەی سڕکەرە بنوە، سیستمەکەش خەریکە پەرەی پێداوە بەداخەوە ئاکامیشی دەگەڕێتەوە بۆی کە یا ئەوەندە نەخۆش دەبن گیرۆدەی مادەی هۆشتەبەر دەبن کە ئەسڵەن لەناو ئەم دنیادا بوونیان نامێنێت بە وەکو بەجەستە هەن بەڵام بەڕۆحنی، یا ئەوەی کە تووشی خۆکوژی ئەبنوە، یا ئەوەی کە لەنام بنەماڵەکانیانەوە ئەکوژرێ. وتم دیار لە کۆمەڵایەتیەکانی ئێمە هەمووی بێکەوە تەنداوە، هەمووی لەناو ئەو سیستمەوە تەغزیاوێ دێتە ناو کۆمەلگا لەناو بنەماڵەوە هەموو بێکەوە بە شێوەیەکی هەڵقەی خەریکە ڕفتارەکە بخەیەکە کارەکە بۆ ئەوەی کە ئەم کۆمەڵگایە ڕۆژ بە ڕۆژ زیاتر نەخۆشە بێ، زیاتر گیرۆدەی ئەو هەموو دیار لە کۆمەڵایەتیە دەبێتکە هەمووی بێکەوە ڕەفتی هەیە، هەمووی بێکەوە تەنداوە، بۆیە ناتوانێت هیچیان لە هیچیان جیا بکەینەوە. بەڵێ زۆر سپاس دەکەم هاوڕێ هەتاو ئەرکی ڕێکخراوە مەدەنی و چالاکانی مافی ژنان لەم بارەوە چییە بۆەوەی کە زۆرتر کارکەن لەسەر بابەتی هاوسەرگیری زۆرم لێ منداڵان؟ لە ئێرانی ژێرحاکمێتی کۆماری ئیسلامی ئێمە ئەو باشە زاین کە هیچ ڕێکخرا و NGOیەکی سەربەخۆ ناتوانێت کار بکات، چونکە بوونی نییە لەو سیستمەدا. یەکێک لە گەورەترین کێشەکانمانەوەیە کە لەناو سیستمی کۆماری ئیسلامیدا هەمیشە ئێمە نەبوونی داتا و ئامارمان هەیە، ئەبێ ڕێکخراوە سەربەخۆکانی دەرەوە بە تایبەتی ئەوانەی کە چالاکن لە بواری مافی مرۆڤ. ئێمە لەناو کۆمەڵگەی ئێران سەرڕای ئەوەی کە کۆماری ئیسلامی ڕژیمێکی تۆتالیتێرە، ڕژیمێکی دژە مرۆڤ بە ساڵهای ساڵە پەروەردەی ئیسلامی ئەخلاقیاتی ئیسلامی لەناو کۆمەڵگادا وتووەتەوە و خزاندوێتی ناو کۆمەڵگا خۆی لە کلیشە جنسیەتیەکان و لەو هەموو دیار لە کۆمەڵایەتیدا بینیوێتەوە خۆی خزانتوت ناو بنەماڵەوەکو یعنی هەموو جنگەکانی کۆمەڵگای دەرگیر کردو. بەڵام لە هەمان کاتدا ئێمە ئانتیەکیشمان هەیە بەرامبەر بۆ ڕژیمە کۆمەڵگایەکمانەیە کە بەڕاستی لە ماوەی مانگەکانی ڕابردوودا لە شۆڕشی ژن ژیان ئازادی نیشانیانداکە. ئەم کۆمەڵگایە هەموو دیاردە و معزەلات و بەدبەختیەکانی لە چاوی ئەو ڕژیمەوە ئەبینێ. ئێمە دەبینین لە ئێستادا کۆمەڵگایەکی وشیارمان هەیە، کاتێک لە شارێکی وەکو ئیسفەهان لە ساڵانی ڕابردوودا تیزابیان بە کچاندا دەکرد، لە ئێستادا ئێمە ئەبینین کاتێک کچان لێچکەی کۆلەی فڕادەن پیاوەکان چپڵیان بۆ لێ دەدەن. بۆیە ئەمە دەگەڕێتەوە سەر ڕێنسانسێک کە لەو کۆمەڵگایە ڕوویداوە. بێگومان وەکو ڕێکخراو ئێمە ناتوانین پشت بە NGOکانی سەر بە کۆماری ئیسلامی بەستین، بەڵام کۆمەڵێک تاکی وشیار و چالاکمانەیە کە بە شێوەی خۆڕست بە شێوەی خۆبەخش بەهەست بە بەرپرسیارەتی لەو کۆمەڵگایدا خەریکە کارەکە. بوونی داتا و ئاماژ زۆر زۆر گرینگە. ئێمە بێگومان لەناو کۆمەڵگادا کەسانێکمانەیە بنەماڵەگەلێکمانەیە کە لە بواری ئابوووریەوە لە دوان ئێمە زین فەقری ئابووری فەقری فەرهەنگیش دێنێ، کەسانێک کە وشیارن لە کۆمەڵگا، کەسانێک کە ئەکتیڤن، کەسانێک کە بەڕاستی لەناو خەڵکدا خۆشناون ئەتوانن کار بکەن بۆ ئەوەی کە ئەو بنەماڵانە وشیارکەنەوە. بێگومان تاکێک یا دوو تاک ئەتوانن تاکێکی تر وشیارکەنەوە. ئەوان دەبێ ئاگاداریان کە لەو هەموو مواصلاتێک کە تێدا دەبێ هەزینەیەکی باش دانێن خەڵک بە شێوەی خۆڕست بۆ ئەو کەسانێکە بۆ ئەو کچانێکە بێگومان قوربانی دیاردەی هاوسەرگیری زۆرە ملێ ژێرتەمەنن و هیچ سەربەخۆیەکی ئابووریان نییە، دەبێ بیان پارێزن و دەبێ ئەم دەنگە ئەم هەموو ئامار و ئەو هەموو تونند و تیژیە بەرامبەر بەو کچانە و دەستێژ و تاوانانە بەگوێی دنیای دەرەوە بگەێنن لە ڕێی چالاکانی مافی مرۆڤ، چالاکانی ژنان، چالاکانی حقوقی ئینسانی کۆنڤانسیۆنە نێنوەتەوەیەکان ئەبێ داتاکان بە شێوەی ڕسمی بگەێنن بەگوێی کۆمەڵگای دەرەوە، بەگوێی ئەو ڕێکخرا و NGO سەربەخۆیانەیە کە حتا دەسەڵاتیان نیە بڕۆنە ناو ئێران، بەڵام ئێمە دەتوانین ئامارەکانیان بە پێشتریژە و کارانە کردراون ئامارەکانیان پێ بگەێنین و بەیەکەوە لە دەرەوە لە ناوەوە دەست لە ناو دەستیەک هەوڵەکانمان بخەینەگەڕ تا ئەو ڕژیمە لەسەر کاربێ دیاردەی کۆمەڵایەتی لە کۆمەڵگای ئێران ڕێشە بنبڕ نابێ. بەڵام ئێمە دەتوانین خسارەکان کەمتر بکەینەوە. ئێمە بینیمان لە ساڵانی ڕابردوودا کاتێک فیلمێک لە کچێکی تەمەن 11 ساڵ و پیاوێکی تەمەن 30 ساڵ بڵاو کرایەوە کە زەماوەندیان بوو خەڵک دشکردەوەی نیشاندا، کۆماری ئیسلامی ناخواستە هێنان ئەم مارەکردن و ئەم زەواجیان هەڵوەشاندەوە و بنەماڵەکان وادار کردوە حتا پرۆپاگەندەیان بۆ ئەوە دەکرد کە فەرافێکەنیان دەکرد کە ئەو بنەماڵە بێ ئەوەی کە سیستم و دەسەڵات ئاگادار بێ زەواجەکەی کردو. بۆیە ئێمە ئەتوانین لەو ڕێگەیانەوە کاتێک توانیمانە کە پێش بە دەستدرێژی بۆ سەر کچێکی 11 ساڵان بگرین بێگومان دیسان نەتوانین کار بکەین. بۆیە دەبێ هەوڵەکانمان بخەینە گەڕ دشکردەوەی زیاترمان هەبێ بەرامبەر بەو تاوانە بەو دەستدرێژیە بۆ سەر کچان، لەبەرەوەی کە کاتێک لەناو کۆمەڵگادا تاکێک نەخۆش بوو تاکەکانی تریژ نەخۆشەکە ئالوودیانەکە
بە ئەفسردگی و بە ئەوەی کە ناو کۆمەلگای تر نەخۆشە بێت و وەختی کۆمەلگایەکی ئەفسردە و نەخۆشەتەیە بێگومان ئەم کۆمەلگای ناتوانێت نە هەلیکاری باشی لەباری هەبێنە لە پرۆسەیەکی باشدا ئەنگیزەیەکی نامێنێ بۆیە ئەمە داوێنی کۆمەلگاژەگرێتەوە بۆیە دەبێ هەموو هەوڵەکانمان بخەینە گەڵ داتاکان زۆر مهمن ئامارەکان زۆر مهمن بیانگەینە دنیای دەرەوە و تاک بە تاکی ئەو کۆمەڵگایە تانەمانی ئەو ڕژیمە دەبێ هەست بە بەرپرسیارەتی بکە لە بەرامبەر ئەو کچانەکە بەرەوڕووی تاوان و توندوتیژی جستەیی بوونەتەوە دەستێژیان بەرەمبەر کراوە و هەموو هەوڵەکانیان بخەنە سەر کە ئاستی وشیاری ئەو بنەماڵانێکە بەداخەوە لە بواری ئاوری و لە بواری فەرهەنگی و لە دویان بیان بەنەسەرەوە ئاگیان لیان بەەوەشیان پیانەوە بێ تا ئەوەی کە ڕژیمە ئەڕۆخی و کۆمەڵگایەکی تەندروستمانە بێ لە داهاتوودا. بەڵێ زۆر سپاس هاوڕێ هەتا بۆ ئامادەبوونێت من پرسیارێکم نەماوە ئەگەر خۆتان شتێکەیەکە پێتان وایە ئاماژەتان پێ نەکردووە فەرموو. زۆر سپاس بۆ ئێوەش دیارە ئەگەر بمان هەیە باز لە دیاردە کۆمەڵایەتیەکانی کۆمەڵگای ئێران بکەین لەوانەیە بە بەرنمەیەک و دوو بەرنامە چونکە ئاسەوارەکەی ئەوەندە قوڵ و نێگەتیڤە یعنی زۆر شتی تر ئەگرێتەوە بەڵام بەداخەوە لە مەجالێکی یاوەدا ناتوانین لەسەر هەمووی قسە بکەین بەڵام هیوادارم ئەو ڕژیمە دژە مرۆڤە کە خوڵقێنەر و دامەزرێنەری هەموو یاسا دژە مرۆڤیەکانە لەو کۆمەڵگایەوە خوڵقێنەری دانە بە دانەی دیاردەکانە بە دژی مرۆڤایەتی لە کۆمەڵگای ئێران لەناو کچێ وەچیتر لەناو کۆمەڵگای ئێران کچان و ژنانی ئێمە بەرەوڕووی دەستدرێژی و تاوان نەبنەوە لە ژێرناوی هاوسەرگیری وە کۆمەڵگایەکی تەندروستمان بێ کە بێبەری بێ لە قەتڵی ناموسی لە کوشتنی ژنان ژنکوژی لە ژێرناوی قەتڵی ناموسی لە دیاردەی هاوسەرگیری لە ئێعتیاد لە سێکسفرۆشی وە کۆمەڵگایەکی تەندروستمان هەبێ کە مرۆڤەکان تێیدا مافی ئینسانیان هەبێ وەکو مرۆڤێکی ئاسایی بتوانن ژیانی خۆیان بەرنەسەر و بێگومان ئەمە تەنیا بەڕووخانی ئەو ڕژیمەیەکەم سۆگە دەبێت. زۆر سپاس بۆ ئێوەش کە بانکێشتی بەرنامەکەتان کرد. بەڵێ جارێکی تر سپاس بۆ هاوڕێ هەتاوی عەبدوڵڵاهی ڕۆژنامەنووس و چالاکی مافی ژنان کە لەم بەرنمەیە بەشدار بوو. بەڵێ عەزیزان زۆر سپاس بۆ ئێوەی خۆشەویست کە تا کۆتایی ئەم بەرنمەیە لەگەڵمان بوون. ماڵاوە.